ڕاستاوین بە کۆکردنەوەی ئەو مەشتەلانە بە زیاتر ئاشناکردنی هاوڵاتیان بە بەرهەمی ناوخۆی خۆمان و زیاتر ئاشناکردنی خەڵکی کوردستان و گرنگیدانی بە ڕووەک و دار و دەوەن و گوڵ. وەجبەیەکی زۆر ئەو خەڵکانە کە سێریانە کرد بە نسبەتی ئەو مێروانە تەسەوری ئەویان نەکرد کە ئەو مێروانە کە لە کوردستانە هەیە لای خۆمانە هەیە ئەو جۆرە مێروانە چ زەرێکیان هەیە بۆیە ئێستا کە خەڵکەکە بۆیانمان ڕوونکردنەوە کە ئەم چەنەها جۆر مێروو هەیە لێرە. بە دڵنیایی واشتی زۆر جوانی تێدایە خاستن لەو بەهارەی ئەتوانین ماڵەکانمان پێ بڕازێنەوە لەوانەیە ئێستا ئەگەر بتەوێت گۆڵێک شتێکی جوان بینیت لەوانەیە پێویست بۆیە سێ چار مەشتەل وشتی وا بکەیت بەڵام لێرە دەتوانین هەمووی بە یەک چاوسەیری بکەی و بە یەک جاریبیان بینی و ئەوەی دڵگیر بی بتوانین لە ماڵەکەی خۆت داینی. ساڵانە ئەو جۆرە چالاکیانە ئەنجام دەدەن کە پێک دێت لە خواردنی جۆرەکانی خواردنی کوردەواری هەروەها پێشانگای هوەری شێوەکاری کە لەلایەن قوتابیان ئامادە دەکرێت. مەرەمان ئەوەیە کە یەکەم جا بۆ دڵخۆشی قوتابیەکانە دوم جا ئێمە ملەتێکی کوردین حەز دەکەین ینی کولتوری باو باپیرانمان سەر نوێ ببتەوە. حەز دەکەین هەموو ساڵێک ئەم فستیڤالە بەردەوام بکرێتەوە هیچ کاتێک دواخستنیش پێوە نەبێتن و زۆریش حەز دەکەین مامۆستاکانمان هەمیشەوە پشتگیریمان بکەن و هەموو ساڵێک ئەو هونەریە و فستیڤالە بەردەوام بێتن و هیچ کاتێک حەز ناکەم نیشتیمانەکەمان زۆر دوا بخرێت و Меня зовут Кулакова Полина, мы сейчас находимся на турнире «Танцевальной истории 2019». Турнир проходит замечательно, прекрасная атмосфера, прекрасная музыка, замечательные судьи. Очень все нравится. И мы из города Брянска. Мне очень сильно понравился данный турнир. Здесь крайне шикарная атмосфера, все довольно-таки настроены на позитиве. И турнир выдался очень и довольно-таки очень крутым. Мне очень сильно понравилось, у меня очень позитивное настроение.